بەڵێ ڤینەما یەکێکە لەو دیاردانەی کە پێشتر حاڵەت بوو ێستا بۆتە دیاردە بە فێڕۆدانی خواردن و احترام نەگرتنی ئەو خواردنەی کە ئەو نعمەتە کۆتێتە بەردەستێمە دروستەکرێ هەم لە ڕووی دینیەوە هەم لە ڕووی ئابوووریەوە پێم وابێ ئینسان زەرێکی زۆر باش لە خۆیە کە ئەو خواردنە نازدارە خاتە ناو زبڵدانەوە ئەم زیاتر لەسەر باخڤین شاکار ئەمە میهوانێکی هەی وەکی تەگوتی ئەگەر بوومە بدەیان یاسین میهوانێمە ئەگەر بوومە بدایتە ناز لەسەر بابەتی بەفیڕۆدانی خواردن و زیادە ڕۆیی لە خواردنە کاک عەبدوڕەزاق خەیلانی گوتەبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان ئەم بەیانیە لە لامان میوانە بەیانیت باش کاک عەبدوڕەزاق یەکسەرمێ بە پرسیارێک دەست پێ بکەم میلەتی کورد بەعام گرانیەکی زۆر باشی بینیوە نەبوونی بینیوە دەردەسەری بینیوە بەڵام جێگەی داخە لە ئێستادا ئەبینین چی لە چێشخانەکان دابێت چی لە ماڵان دابێت خۆراکێکی زۆر زۆر بەفیڕۆ ئەدرێ کە ناتوانرێت ئیسفادەی لێ بکرێت ئەمە باسێکی ئەمەم لەگەڵا بکەی کاک عەبدوڕەزاق دیاردەی بەفیڕۆدانی خۆراک دیاردێکی بەربڵاوە بە تایبەتی لە ناو دانیشتوان یعنی کۆمەڵگەی هەرێمی کوردستان بەوەی کە خواردنێکی زۆر دروست دەکرێت بێ ئەوەی کە بتوانێت سوودی لێ بگیرێ یان بەکاربهێنرێ یان وەکو خۆراک خەڵک سوودی لێ بینی ئەو خەڵکانێک کە خۆیان دروستەکەن بۆ نمونە ئەگەر یەکێک لە میوانداری بکات لە ماڵەوە میوانداری بکات میوانداری کۆمەڵە خزم و کەس بکات خواردنێک لێ حازرەکە ئامادەکات دوو ئەوەندەی پێداویستی ئەو کەسانەیە کە میوانن بۆ ئەوەی لەو ڕوانگەیە کە بڵێ من شەرمەزارە بم ئەگەر کەم دروستکەم بەڵام ئەوە لە ڕاستیدا بەهادەردانە هەم لە ڕووی ئابوووریەوە هەم لە ڕووی دینیەوە هەم لە ڕووی ژینگەیشەوە لەبەرەوەی ئەبێتە پاشماوە دیاردێکی تر ئەوەیە کە لە چێشتخانەکان زۆر لە خواردنەکان زیاد لە داواکاری میوانەکە یان بەبێ ئەوەی میوانەکە داوای هەندێک شتی کردبی بۆی دائەنرێەوە ناشخورێت دواتر ئەبێت بە پاشماوە ئەمە ئەو دیاردانە دیاردێکی زۆر خراپن هیوادارین هەم خاوەن چێشخانەکان هەم خانمەکان لە ماڵەوە کە خواردن حازرەکەن بەقەدەر ئەوەندە خواردن ئامادە بکەن کە سوودی لێ بینیان ئەخورێت باشە کاک عەبدوڕەزاق ئەگەر ئەم سەحکەینێ وەکی تا گوتی خارنگەها و وانجها خارنەکە زۆر تێتە هاڤێتن و زێدەڕەوی لە ناودا تێتەکردن باشە ئەم دێ چاوەشین vê کۆنترۆلکەین ئەم دێ چاوەشین خارنگەها کۆنترۆلکەین ئەگەر ئەم نەشین ماڵباتن خو کۆنترۆلکەین و vê کلتوری بگۆڕن ئەم دشین خو خارنگەها کۆنترۆلکەین ئەم دێ چاوە وەلێکێن ku خارنگەه ناچار بن زێدەڕەویە لە خارنێ نەکەن بۆ ئاڤێتناوێک و تەسیرە لە ژینگەها مە بکاتن خۆی ئەبێ لە خانەوادەکان لە ماڵباتەکان خواردن دەست پێ بکرێت کە خواردن کەم بکرێتەوە کەم بکردنەوە بەوەی کە زیاد لە پێویست ئامادە نەکرێ لە چێشخانەکانیش ئێمە چەند جارێک سمینار و ڕکشۆ پیشمان کردووە بۆ خاوەن ئوتێلەکان و چێشخانەکان کە ئەو خواردانە ئەوەندە لەسەر داواکاری میوانەکە لەسەر داواکاری زبوونەکە خواردن دابدرێ نەک تۆ داوای خواردنێک بکەی بەڵام پێنج زۆر شلت بۆ بینێ کە تۆ ناتوانانی ئەو پێنج زۆرە بخۆی یانە تۆ حەزت لە بامیە بەڵام ئەو فاسولیاشت بۆ دانێ بانجانیشت بۆ دانێ کە تۆ هەر ڕەنگە هەر حەز لێ نەبیان داواش نەکردبی ئەوانە دیاردێکی خراپە حەقوەیە لە چێشخانەکان چکە زۆر بەفیڕۆچێ ئەو خواردنە زیادانەی کە دێن دائەندرێ دواتر ناخورێ حتمما ئەوە زاریش کرد بەکار نایێنرێتەوە یەکسەر فڕێ ئەدرێتە ناو حاوێ زبل و حاوێ زبلیش ئەوەیەکە لەگەڵ زبلەکانی تر تێکەڵاوە بێ و ئەبرێتە ئەو شوێنانێک کە تەرخان کراوە بۆ فڕێدانی زبل ئەوەش ئەبێتە هۆی دیاردەی بۆن یعنی دروستکردنی بۆنێکی ناخۆش لە ناو زبلەکان لەبەر ئەوەی خواردن کەمایەوە بەهۆی کارلێکی تیشی ڕۆژ و بەکتریا
ئەو بۆنانە دروستە بێ غاز دروستە بێ مادەی تر دروستە بێ بۆنی لێدێ ئەوە بێتە شتێککە خەڵک هەراسانەکە بۆنی زبلەکان لە دوورەوە دێ دەنا ئەگەر بێت و پاشماوەی ڕاقی تر وەکو مەسەلەن دار تەختە ئاسن شوشە پلاستیک ئەگەر فڕێ بدرێ ئەوانە هیچی بۆنی لێ نایە ئەو بۆنەی کە لە ناو زبلخانەکان دێ بۆنی خواردنەکانەکە فڕێ درراوە بەڵام دەکرێت سوود لەو پاشماوانەوە بگیرێ بەوەی کە ئەگەر لە چێشخانەکان بە شوێنێکیان هەبی بۆ وشکردنەوە یان کۆمپانیایەکە بی بچێ و خواردنانیان لێ وەرگری و دوایی بیکات بە کۆمپۆست دەکرێت ئەگەر خەڵک ئەو هەموو بەفیڕۆدانە ئەو هەموو بەفیڕۆدانە زۆرە ئاسایشی خۆراک لە هەرمی کوردستاندا دەخاتە مەترسیەوە ئەوە یەکێک لە زیانە ئابوووریەکان ئەوەیە کە تۆ خواردنێکی زۆر حتممە خواردانە هەموو بە پارە ئاکردێ کە بە پارە کردرا دوایی لە بازاڕش هەندێک جار قەیران دروستەبی بە خەڵکەچی شتێکی زۆر ئەکڕی دوایش ئەیکاتە خواردن و خواردنەکانیش فرێدا یانەوە کاریگەری زۆریە بێ ئەمە زیاتر لەسەر ئەو بابەتە بێ ئیش لەسەر هوشیارکردنەوەی هاوڵاتی بکەین کە زۆریش هەوڵمانداوە بە تایبەتی لە وەرکشۆپ و سمینار و ئەو چاوپێکەوتنانەی وەکو ئەمڕۆ کە ئەیکەین لەسەر ئەوەی کە خەڵک وشیار بێتەوە نەڵێ عیبەیە من میوانم هەیە و خواردنەکانم کەمی کرد خواردنەکان بەشی ئەوە بکە کە میوانەکان تێر بخۆن و تەواو ئەگەر ناپێداویستی ماڵ هەر خانمێک کەزانێ ئەندامانی خێزانەکەی چەندیان پێویستی بە خواردنەیە هەر ئەوەندە ئامادە بکە باشترە لەوەی کە فڕێبدا هەم لە ڕووی ئابوووریەوە خراپە هەم لە ڕووی ژینگەیشەوە خراپەکە بۆن دروستەکە بۆنی پاشماوەکان دروستە ئەوە پێویستە چارەسەر بکەین بەڵێ کی بەرپرسیارە لە هوشیارکردنا خەڵکی ژعالیە مەسەلەن هەر لە ماڵ لە کلتورکردنێ و هەمژی لە خارنگەها کی بەرپرسیارە لە هوشیارکردنا خەڵکی لەسەر vê دیار دێژ بەرکو دەمەکیدا کو هەڤڕکیەتکەن خارنگە لەسەرەوێ کو خارنێن زێدەتر بەرهەم بێنن نەکو ئەوەیە کو کوواڵەتیە خارنێن خوا باشکن ئەوەی بەرپرسیارە یەکەم جار دەستگاکانی ڕاگەیاندنن ئێوەن یعنی هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن سوسیال میدیا دووەم ئێمەش بەشدارین لە ئەرکە ئەبێ ئەمەش دەوری خۆمان ببینین کە بینیمانە بەڵام ئەبێ زیاتر هەوڵدەین خەڵک تێبگەینین لەوەی کە ئەوەکان لە ئامادەکردنی خواردنەکان لەو کاتێک کە میوانداری هەیە یان لە ماڵیش خواردنی ئەوەندە ئامادە نەکا کە بەفی ڕوبچی سێ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوەی لە بوارە ئیشەکەن چوارەم ئەو کۆمەڵەی میوان خانە و چێشخانەکان کە ئەوانیش ڕابتەچیان هەیە ئەوانش حەقییانە ینی ئەرکێک لەسەر ئەوانیشەکە خاوەن چێشخانە و تێلەکان ئەوانەی کە خواردنگەیان لێ مەطعمیان لێە ئاگاداریان بکەنەوە کە پێویستە خواردن بەقەدەر ئەو میوانانە دابدرێت کە داوایەکەن ئێستا ئەگەر بێت و لە هەموو شوێنێک لە چێشخانەکان ئەگەر یان لە ئوتێلەکان هەیە ئەگەر بۆ فێی کراوە هەبی هەر کەسەوە بە پێی پێداویستی خۆی خواردنەکە هەڵەگرێ و دوایی ئەبێ هەمووی تەواوکە و هیچی نەبێتە پاشماوە یعنی ئەوە جۆرێکە لە باشیەکان کە بۆ فێ کراوە هەبی بۆ ئەوەی هەر کەسە و چی ویست ئەوە هەڵگرێ نەکرێت تۆ لە چێشخانەدانیشی داوای برنج و شلەیەک بکەی بەڵام سێ چوار زۆر شلت بۆ بێنێ ساردیت بۆ بێنێ دۆت بۆ بێنی ماستاوت بۆ بێنی کاوانە لەوانێ هەمووی نەخورێتەوە یعنی مەبستمەوەیە ئەم هۆشیارە هەمە بێ لای تاچی شەبێ کە داوای چی پێویستە یان زۆرە خواردنێک حەزی لێ و ئەخوا هەر ئەوە داوا بکە نەکشتی تر داوا بکە دووەم خاوەن چێشخانەکانیش پێویستە نابێت لەوە زیاتر دابنێن بۆ خەڵکە بزانانی ینی پرس پێ بکەن ڕۆژانە بە میوانەکە هەرێمی کوردستاندا چ خواردنێکی پێویست زیاتر لە دەیان تۆن خواردن فڕێ دەدرێت ئەم زبڵ و خاشاکە ئەچێت بۆ کوێ و تەندروستی مرۆڤایەتی چی لێ کات یعنی خاتە ژێر پرسیارەوە بەڕاستی چکاوە هەمووی ڤایرۆسە چی لێت باسیەوەمان بۆ بکەیت
ئەو زبلو پاشماوانێک کە فڕێ درێ بە تایبەتی لە ئێستا یەکەی چارەسەری زبلۆ و خاشاکان تا ئێستا لە هەرێمی کوردستان نییە هەمووی پێکەوە فڕێ ئەدرێ ئەوەیە کە لەو دیاردانەی کە کاریگەری هەیە لەسەر پیسبوونی ژینگە بەوەش ئێمە باسمان کردووە کە هەندێک دراساتش کراوە بە تەسەوری ئێمە لە سەتان 45 تا 50 وەڵا لەوانەیە زیاتریش بی یعنی زبر و پاشماوەکان پاشماوی خۆراکە یعنی ئەگەر بێت و ئەو پاشماوی خۆراکە نەبێت کەواتە تۆ لە 150 زبر و خاشاکان کەم ئەبێتەوە کە کاریگەریشیان لەسەر ئەوە هەیە لەسەر پیسبوونی ژینگە هەیەیان بە تایبەتی بڵاوبوونەوە بوونی ناخۆش و دەرچوونی ئەو غازانەی کە هەندێک جار ئەبنە هۆکاری گرگرتنی زبلخانەکان بە تایبەتی لە هاویندا کە پلەی گەرمی بەرزە هەندێک لەو غازانە دەرچن لە ئەنجامی کارلێکی بەکتریایە لە ناو خواردنانە بۆیە بێتە هۆی دەرچوونی ئەو غازانەش و گرگرتنیان یعنی هەندێک جار ئەو زبلخانانە کە ئەسووتێن لەوانەیە بە کاریگەری ئەو غازانە بی کە لە ناو زبلخانەکان دەرەچن لە ئەنجامی کارلێکی چالاکی بەکتریاکان لە ناو خواردنەکان و بەرزبوونەوەی پلێگەرمی کە کاریگەری باشە کاک عەبدولڕەزاق تاگوتی کارێ میدیە تاگوتی کارێ میدیایەیە کو خەڵکی هوشیار کات و سۆسیال میدیای کو خەڵکی هوشیارکان ڕاستە ئەوەیەکە بەس کارێ هەوا و بەرپرسیارەتیە هەوەژی گەلک گرانترەش بەرکۆ هێنجی دەبێت هەندێک ڕێکارەکە بگرنە بەربوونمونە لە دەروێ وڵاتی دەماکوتەڤێتن پاشماوەیەکی بهاوێژی لەوان زبڵدانان جدا جدانە جێ خواردنێ جدایە شاکار جێ بوونمونە پلاستیکی جدایە جێ داران جدایە ئەوە هەمی هاتینە جداکردن بۆ ئەوەی خەڵکی خۆ هوشیارکەن کو پاشماوەی خۆ کو تو تاوێژی لە جایەکێ تایبەت بێتە هەلگرتن هیچی دێ چ ڕێکارێکی گرنە بەرکو خەڵکی هوشیارکەن ژە ئاڤێتنە ڤە پاشماوەیە کو زێدەڕەویە نەکەن لە خواردنەکە زێدەتر ڕێکارن هەوە چنە بووەوەی خۆ خەڵکی هوشیار ئەزانی ئەو جیاکردنەوەی پاشماوەکان ئەو کاتە ئەکرێ کە یەکەی چارەسەرت زبل و خاشاکت هەبێ یعنی تۆ ئێستا ئەگەر ئەوانەی تۆ باست کرده پێکەوە لێکیان جیاکەیەوە پلاستیک بەجیا و خواردن بەجیا و کاغەز بەجیا ئەوانە بەڵام لەبەر ئەوەی کارگەی ڕیسایکلین نییە بتوانانی تۆ هەر بابەتە و بیدێ کارگەیەک لەو کارگانە یان بەجیاکراوی هەمووی هەز زبڵخانەی و هەمووی فڕێ ئەدرێ بۆیە ئێمە جارێک گرنگجیمان بەوە نەداوە لەوێ جیا بکرێتەوە دەستەیە ژینگە هەرێما کوردستانی ئێکەم جار شەریکەیەکی کوبژن کۆمپانیایەکی بینیتن کوڤان خارنا پاکەتن ئیجا خەڵکی خۆ هوشیارکەین ژاوێتە نازێدەڕەویە خارنێ ئانا تۆ لە مەبەستم تێ نەگەیشتی مەبەستم ئەوەیە ئەبێ یەکەی چارەسەری زبل و خاشاگرا بندرێ بەڵام ئەوەی پەیوەندی بەدانانی یەک چارەسەری زبل و خاشاک هەیە وەزارەتی شارەوانیە نەک دەستە ژینگە ئێمە چاودێریەکەین بۆچی دانەدراوە ئێمە پێمان وتون بۆچی پێویستە دابدرێ ئەو زبل و خاشاکانەوە فڕێ نەدرێ و بنگڵ نەکرێ بە شێوێکی ناتەندروست و نازانستی پێویستە یەکەی چارەسەری زبل و خاشاک دابدرێ بەڵام ئەوە لایەنی پەیوەنددار لەوە جێبەجێکردنی ئەو بابەتە وەزارەتی شارەوانیە ئەبێ ئەوان ڕاستەکەی کاک عەبدولڕەزاق ئێمەشدانێن ئەوجا چ لە ڕێگای خۆیانەوە بێت چ لە ڕێگای وەبەرهێنانیشەوە بێت لە هەر ڕێگایەک بێ ئەوان لایەنی سەرەکی پەیوەنددارن لە ناحکومەتکە دەبێت یەکەی چارەسەری زبل و خاشاکدانێن هەروە دەبێت یەکەی چارەسەری ئاوڕۆژ دابنێن ینی هەموو ئەوە ئیشی وەزارەتی شارەوانیە ئیشی دەستەی ژینگە نیە بەڵام ئیشی ئێمەیە چاودێری بکەین بۆچی تا ئێستا دانەراوە ئێمە هەرچەندە بە وەزارەتمان گوتێ بە وەزارەتی شارەوانی سەردانیشمان کردووە لەگەڵ بەڕێز سەرۆکی دەستە لای جەنابی وەزیر چوین قسەمان کردوکە یەک لە ئەرکەکانی وەزارەتی شارەوانی دانانی یەکەی چارەسەری زبل و خاشاکە لە شارەکان ئەوە خاشاکدانراوە لەدایناوە لە سلێمانی بەڵام کاک عەبدولڕەزاق بەڵام ئەوەندەی ناتوانانی هەموو زبل و خاشاکان چارەسەر بکە بەڵێ باواز لە فڕێدانەکە بێنین سێرکە ئێمە لە هەرێمی کوردستاندا بڵین و نەڵین لە هەموو جیهاندا کەسانی دەوڵەمەند هەیە کەسانی هەژار هەیە ئێمە هەمانە با بڵین پێویستیان بەو خواردنەیە کە فڕێ ئەدرێت واتە بەرماوەکە نا ئەو خواردنەی کە نەخوراوە و یعنی
بیر لەوە نەکراوەتەوە بۆ نمونە نازانم ڕێکخراوێک ئەنجومەنێک شوێنێک پێک بهێنرێت ئەو خواردنەی کە لە چێشخانەکان زیادەیە واتە بەرماوەی خەڵکەکەنا ئەو خواردنەی کە بەکار نەهاتوە و زیادەیە بڕیارە فڕە بدرێ ئەم خواردنە بۆ دابەش ناکرێ بەسەر خەڵکێکا کە پێویستێتی یعنی هیچ کاتێ بیرتان لەو شتە کردوتەوە خۆی ئەوە ئەو ئیشی ئێمە نییە ئیشی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە کە لەو بوارەدا ئیشەکەن یعنی ئەوان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەبێ ڕۆلی خۆیان ببینن لەوەی بتوانن لەگەڵ چێشخانەکان پەیوەندیان هەبێ و کار ئاسانی بکەن بۆەوەی ئەگەر خواردنێک مایەوە بەکار نەهات بەڵام دەستکاری نەکراوە فڕێ نەدراوە بەڵام پیسیش نییە دەکرێت ئەوانە کۆی بکەنەوە و لەو شوێنانەدا بەش بکەن کە خەڵکی هەژاری لێ خەڵکی کەم دەرامەتی لێە یان ئەو خەڵکانەی بێلانە و بێ سەرپەرشتین ئەوان ئەکرێت لەوێ خواردنیان بداتێ ئەوە زیاتر هەم ئەرچی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە هەم ئەرچی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە یعنی ئەوەی ئەرچی دەستەی ژینگەی نییە بچی خواردن لەوێ کۆکاتەوە و دابەشیکە یعنی هەبێ ئێمە کاک عەبدوڕەزاق خەیلانی گوتە بێژێ دەستە ژینگە هەرێما کوردستانê زۆر سپاست هەر لایەنێکی پەیوەنددار لە حکوومەت ئەبێ ئەرکەکانی خۆی بە باشی جێبەجێ بێگومان زۆر سپاس عەبدوڕەزاق خەیلانی دەستە ژینگەی و هەرێما کوردستان